لە جەژنی قوربانە بە تایبەت لەو ڕۆژانەی کە قوربانی تیا ئەکرێت کەسانێک هەن کە قوربانی ئەکەن پاشماوەی قوربانیەکە پیسی قوربانیەکە لەسەر شقامەکان بە بێباکانە فڕێدن هۆکاری ئەم ئیهمالی خەڵکی یان بەشێک لە خەڵکی لە کۆمەلگایە چییە؟ والله من ئەمەی بە حەدیثی دەست پێم کا فەرمێ النظافة من الإيمان. طبعا ئەوە بۆ معلوماتی بەڕێزان ئەوە حەدیث نییە بەڵام ماناکەی زۆر جوانە. ئینسان کار شتێکەکە بێ وجدانی پێش هەموو ئەو شوێکەکەی کات تۆ قوربانیەکەی بۆی ئیسفادەیە بە کۆمەلگا بگەین بەڵێ لەلاوە پاشماوەکەی فرەدەی بەم هاوی نابێتەوەی بۆ گەن زیان بە کۆمەلگاگەین زیانێکی زۆریش مێژ لی کۆ بێت ئەگەر تەماشات کردێت ساڵی پار بوو ژێر پردەکەی شۆرجە بەڕاستی یانی نەتوانین لێ ڕەت بیت جەنابەت کەرکوچیت؟ بەڵێ خێر نەکردنەکە باشترە خەڵکی کوێی؟ من خۆم چەمچەماڵیم لە کەرگوداشی ماشاءالله خۆشحاڵ بوو سەلامەت بەخێر بێن بۆ هەولێر خۆشەویستی بە تایبەت لە کەرکووک من ئەم بابەتەم چەند مانگێک پێش ئێستا وروژان لە چەند شوێنێکی کەرکووکە زۆر بەڕاستی پێویستی بە ئەم تەوعیانە هەیە زۆر یعنی ئەو خەڵکە بە هێمالیە و گەدەشتە فرێدات بەڕاستی خەڵک عەزیەتەدا من پێم باشترە گەراوە بۆ شوێیەکەن نیکەن باشترە